ئافرەتانی زیندانی لە شاری سلێمانی کارە دەستڕەنجینیەکانیان بۆ ماوەی 2 ڕۆژ لە بازاڕێکدا دەفرۆشن. داهاتی فرۆشەکانی ئەم چالاکیە بۆ پشتیوانیکردنی خانەوادەکانی ئەو ئافرەتانە دەبێت. ئێمە وەک ڕێکخراوی سەنتەری نیشتیمانی بۆ مافەکانی مرۆڤ هەستاوین بە سازکردنی ئەم بازارە بۆ ئەو مناڵانە و ئافرەتانەی کە لەم مەڵبەندی چاکسازیەدان. ئەو کەرەستانەی کە لێرەدا نیشاندراون هەمووی کاری دەستڕەنگی نییە کە لەلایەن ئەو مناڵە و ئافرەتانەیە دروستکراوە کە لێران و داهاتی فرۆشی ئەم بابەتانە دەگەڕێنەوە بۆ خۆیان. ئێمە وەک ڕێکخراوی مافی مرۆڤ چەندین کارمان هەیە لەم مەڵبەندی چاکسازیەدا، بەڵام ئەم بازارکاریە یەکێکە لە کارەکانمان. ئەم شتانە لە خوڕی دروستکراون یان بۆ جوانکاری. دەمێکە کاری دەستڕەنجینی زیندانەکان بە درێژای مێژوو بابەتگەلێکی دانسخە و بەنرخ بوون لە ڕووی جوانی و دەستڕەنجینیەوە هەم لە ڕووی یادەوەری و چیرۆکەکانیەوە. ئەم پرۆژێش هەوڵێکە بۆ ئەوەی دەستڕەنجینیەکانی ئافرەتانی ئەم مەڵبەندی چاکسازیە بە فیڕۆ نەڕوات و داهاتەکەشی بۆ خوان و ماڵ و مناڵەکەیان بێت. من دەمەوێت هانی ئەو کەسانە بدەین کە کاری زۆر باش بکەن لە ماوەی ئەو کاتەی کە لێرەن و ئەوەیان بیر بچێتەوە کە لە ڕابردوودا چیان کردووە. دەتوانن بیر لە ڕابردویان نەکەنەوە و بڕوانە داهاتوویان و دەتوانن بیرۆکەی باش و نوێ دروستکەن. هەماهەنگی و هاوکاری ڕێکخراوی مەڵبەندی نیشتیمانی مافەکانی مرۆڤ بۆ سازکردنی ئەم بازارە دروستکردنی ڕایاڵیەکی تەندروستە لە نێوان زیندانەکان و خێزانەکانیان و خەڵکدا و هەم داهاتێکیشە بۆ زیندانەکان و خانەوادەکەیان. وجودي هنا في هذا المعرض هو الدعم. بوونی من لەم پێشنگەیەدا پشتیوانیکردنی ئەم ئافرەتانەیە کە هەستاون بە دروستکردنی ئەم بابەتە جوانانە. زانیم کە داهاتی ئەم پێشنگایە تەرخان دەکرێت یان دەگەڕێنرێتەوە بۆ ئەو ئافرەتانە. سەردانی ئێمە بۆ ئەم پێشنگایە بەشێکە لە پشتیوانی ئێمە بۆ ئافرەتان و پرسی ئافرەتان و پشتیوانیکردنی ڕێکخراوەکە کە هەستاوە بە سازکردنی ئەم دەست پێشخەریە بۆکردنەوەی ئەم پێشنگایە و داوا لەلایەنە پەیوەندیدارەکان و ڕێکخراوە مرۆیەکانی دیکەش دەکەم هەستن بە سازکردنی پرۆژەکاری دەستڕەنجینی لەناو مەڵبەندەکانی چاکسازیدا. ئەم پەیوەندیە لەسەر ئاستی کۆمەڵایەتی و فەرهەنگی هەوڵێکە بۆ سازکردنەوەی پەیوەندیکی زیندوو لە نێوان دەستڕەنجینی ئافرەتانی زیندانی و کۆمەڵگەدا. بەڵام ئایا ئەم پرۆژانە بەردەوام دەبن؟